بەڕێزان بەردەوامی دەست دەکەین بە گفتوگۆکانمان لەسەر گفتوگۆکانی نێوان ئێران ئەمریکا بەکوێ دەگەن چی تێدا باس کراوە خاڵە جۆرەکان چییە ئەم پرس و باس و بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ دکتۆر بەیاد سەروەر ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. ئەگەر بکرێ پێمان بڵێ بە بڕوای تۆ لەم پێنج گەڕی دانوستانی نێوان ئێران ئەمریکا خاڵە جۆوەریەکان کە گفتوگۆی لەبارەوە کراوە چی بوون؟ سڵاوتان لێ بێدەم کاتتان باش. بەڕاستی ئەگەر باسی هەر پێنج گەڕی گفتوگۆکان بکەین لە ناو یەک پاکێژدا تقریبا نتوانین بڵێن گفتوگۆکان لە بازنێکی داخرا و خولاونەتەوە بەرەو پێشچوونێکی زۆر یان بەخۆوە نەبینیوە و جگەلەوەش دەتوانین بڵێن کە بەرەو دواوە چوون هەبووە لە گفتوگۆیەکان، چونکە لە سەرەتادا ئەگەرەکان بۆ ڕێککەوتن لە نێوان ئەمریکا و ئێران ئاسانتر بوون و ئەمریکا نەرمتر بوو لە گفتوگۆکان، بەڵام دواتر قۆناغ بە قۆناغ لەگەڵ بەرەوە پێشچوونی گفتوگۆکان ئەمریکا زیاتر توند بوو لەسەر داواکارەکانی خۆی و زیاتر داواکارەکانی خۆی بەرز کردەوە و لە بەرامبەریشدا ئێران بە هەموو شوێک ئەو داواکاریانی ئەمریکای ڕەتدەکردەوە ئێستاشی لەگەڵدا بێت هەر ڕەتیان دەکاتەوە. بۆیە دەتوانین بڵێن ئەو گفتوگویانە وەک ئەوەی کە لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت وەکۆی لە هەواڵەکان باز دەکرێت یاخود لە بەرپرسانی فەرمی ئێرانی و ئەمریکی باز دەکرێت کە دەڵێن گفتوگوی بنیاتنەرن وانە بووان لەوە ناچێت گفتوگوی بنیاتنەر بن، بەڵام لەوانەیە لە لایەنێک سوود بەخش بوو بێت هەم لایانی ئەمریکی و هەم لایانی ئێرانی لەوانەیە توانی بیان باشتر لە یەکتر تێبکەن، باشتر لە ئامانج و لە ئامانجە استراتیژیەکانی یەکتر تێگەیشت بن و باشتر بزانن کە هەر لایەنێکیان ئامانجیان چێدانەوێت چی بەدەستبێنن لەو گفتوگویانە و پلانی درێژخایانی ئێران و ئەمریکا چیە بۆ داهاتووی ناوچەکە. بە پێچاوانەوە لەوە ناچێت گفتوگویانە هیچ بەرەو پێشچوونێکی پۆزتیڤیان تێدا بەدەست هێنرا بێت، چونکە بۆ نمونە یەک لەو شتانی کە لە جیاتی بەرەو پێشچوون بەرەو دواوە چوونی تێدا ڕوویدا لە سەرەتادا ئەمریکا تەنها داوای دەکرد ئێران بگەڕێتەوە ڕێژەی کۆنی پیتاندنی یۆرانیۆم کە بە پێ ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی ساڵی 2015 ئێران ڕێژەی پیتاندنی لە 3.67 هێشت بۆ بەپێی داواکاریەکانی ئەو ڕێکەوتنامەیە، بەڵام دوای کشانەوەی دۆناڵد ترامپ بە بڕیارێکی مفاز و تاکلایانە ئێران ڕێژەکەی زۆر بەرز کردەوە تا گەیاندی ڕێژەی 160 کە ئەوە نزیکە لە ڕێژەی پێویست بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی. ئەمریکا لە سەرەتادا تەنها ئامانجی ئەوە بۆ ئێران بگەڕێنێتەوە 2015 بۆ ڕێژەی 3 5، بەڵام دوای گەڕی سێم لە پێش دەستپێکردنەوەی گەڕی چوارەمی گفتوگۆکان ئەمریکا دەیگوت نابێت بە هیچ شێوەیەک ئێران پیتاندنی یۆرانیۆم کە ئەگەر سەتایەکیش بێت کەواتە دەبێت ئێران واز لە پرۆگرامە ئەتۆمیەکەی بێنێت. ئەوەش دەتوانین بڵێن لەژێر زەختی زۆری حکوومەتی ئیسرائیل و بنیامین نەتەنیاهۆدا بوو، چونکە ئەوان بە هیچ شێوەیە قبوڵیان یەک ئێرانێک هەبێت کە خاوەنی پرۆگرامی ئەتۆمی بێت، چ بۆ مەبەستی سەربازی بێت وە چ بۆ مەبەستی مەدەنی وەکۆی کە بەرپرسانی ئێران خۆیان ئاماژەی پێەکەن. باشە دکتۆر، باس لەوە دەکرێت سێ خاڵی جەوەریە لە گفتوگۆکانە. یەکەم مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و موشەکە دوورمەوداکانی ئێران، ئەمەژێکێکە لە خاڵەکان، هەروەها بابەتی هێزە پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکە، ینی ئەو ێزانی کە هێزی نزیکی لە ئێرانەوە ئێران دامیان دەکا. دەوترێ ئەمریکا دەیەوێ ئەمانە هیچیان نێڵدرێ، بەڵام ئێران لە بەرامبەر ئامادە هێزە پرۆکسیەکانی دەستبەرداریان بێ وەکو دەستبەرداری هەندێکیان بووە و بۆ پیتاندنی یۆرانیۆمیش تۆ ئاماژەت پێکرد، ینی لە سەرەتاوە هەندێک نەرمینواندنتر هەبوو، بەڵام ئێستا زۆرێک لە توندی هەیە. پێ دوایە ئەو توندیە لەژێر کاریگەری ئیسرائیلدا بێت؟ بێگومان ئەوەی دیارە لە سەرەتادا ئەمریکا بە شێوەیەکی تاکلایانە گفتوگۆکانی دەست پێ کرد لەگەڵ ئێران، چونکە هەر لە سەرەتاوە ئیسرائیل لەگەڵ گفتوگۆدانە بوو لەگەڵ ئێران و پێی باشترە بۆ ئەمریکا بڕواتە ناو گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی ئێرانەوە، بۆیە لە سەرەتاوە دژ بوو بەو هۆکارە ئەمریکا کە بە شێوەیەکی تاکلایانە دەستی پێ کرد جۆی نەدا مەرج و داواکاریەکانی ئیسرائیل هەر خۆی دەستی بە دانوستان نەکرد. دوایی کە حکوومەتی ئیسرائیل تووشی ئەو واقعە بوو کە ئەمریکا وا دانوستان دەکات لەگەڵ ئێران، ئیدی هەستا زەخت دروستکات لەسەر لایانی ئەمریکی بۆ ئەوی بەلایانی کەم ئەگەریش
هاتوو ڕێکەوتنێک کرا بەپێی مەرزەکانی ئیسرائیل ڕێکەوتن بکرێ کە مەرزی ئیسرائیل کە زۆر توندە دواتر بوونە مەرزی ئەمریکا و لە ئێستادا مەرزی ئەمریکان بە هیچ شێوەیەک ئێران ئامادە نییە لەسەر ئەو خاڵە ڕێک بکەوێت کە واز لە پرۆگرامە ناوچەکەی بێنێت ئەوە بە فەرمی بڕیار بەدەستانی ئێران لە گفتوگۆکان و لە لێدوانەکانیشاندا ڕەتیان کردێتەوە کە بە هیچ شێوەیە گەزبەرداری تەواوەتی پرۆگرامی ئەتۆمیەکەیان دەبن و دووەمیشیان هەر لە پێش دەستپێکردنی دانوستانەکانی گەڕی چوارەم ئەمریکا سەبەر دەستی بەوە کرد کە باس و خواستی پرۆگرامە بالیستیەکانی ئێران بێنێتە سەرمێزی گفتوگۆ بۆی کە نەکرد پرۆگرامە ئەتۆمیەکەی ئێران بە ئەڵکو بگرە پرۆگرامی موشکی دوورمەودای ئێرانیش بکاتە بەشێک لە گفتوگۆکان بەڵام دووبارە لە سەرەتاوە بەرپرساری ئێران ئەویان ڕەت کردەوە وتیان کە ئەو دانوستانانە تەنها بە مەبەستی پرۆگرامی ئەتۆمی ئێرانی ئەنجام نەدرێت نەک هیچ شتێکی کە ینی هەر لە ئەساسدا نیازیان وانە بە گفتوگۆی لەسەر بکەن چی بە باش چی بە خراپ و بۆ بابەتی پرۆکسیەکانی ئێرانیش لە ناوچەکە ئێران تا ڕادێکی زۆر دەستبەرداری پرۆکسەکانی بووە لە سووریا کۆتایی هات لە لوبنان کۆتایی هات لە غەزە دەتوانین بڵین تا ڕادێکی زۆر کۆتایی هات ئیدی ئەوەی ئستاماوەتەوە یەمەنەکە ئەویش پێم وایە لەوە دەچێت کە ئێران ئامادە بێت دەستبەرداری هەموو ئەو پرۆکسیانە بێت لە بەرامبەر قایلبوونی ئەمریکا بە گەڕانەوە بۆ ڕێژەی پیتاندنی ڕێگە پێدراو بەپێی یاسا نێودوڵەتیەکان و هەروەها هەڵگرتنی ئەو گەمار و ئابووری و زۆر قورسانی کە لە سەری تێت لە ئێستادا چونکە ئێران جگەلەوەی کە لە ئێستادا دانوستان دەکات لەگەڵ ئەمریکا لە هەمان کادا تووشی گەورەترین فشار بۆ تۆ لەلایەن حکوومەتی ئەمریکا و لە ئێستادا ترمپ ئەو سیاسەتێکی بەکاری دێنێت لە دژی حکوومەتی ئێران سیاسەتی ئەو پەڕی فشارە کە بەکاری دێنێت ینی دەیەوێت بە هەموو شێوەیە لە هەموو لایەنەکان و فشار بخاتە سەر حکوومەتی ئێران بۆ ئەوی ناچاری بکات قایل بێت بۆ مەرزانێکە ئەمریکا دەیەوێت بیاسەن پێێنێت لە گفتوگۆکاندا بۆ ئێران لەوە دەچێت کە ڕازی بێت دەستبەرداری پرۆکسەکانی بێت بەو مەرزێکی ئەمریکا قایل بێت بەلایانی کەم پرۆگرامی یۆرانیۆمەکە بە ڕێژەی پێویست بهێڵێتەوە بڵێ بە بڕوای تو ئەم دەستبەرداربوونا عراقیش دەگرێتەوە ینی هێزە پرۆکسیەکانی ئێران لە عراقدا ئەوانیش دەگرێتەوە چونکە هەندێک دەڵێن لە دەستدانی عراق بۆ ئێران ئیتر تەواو حەسەربوونی ئێرانە وەکو دەوترێ عراق سیەکانی ئێرانە بێگومان کە گفتوگۆکان کراوە دەربارەی پرۆکسەکانی ئێران بە جیاوازی گفتوگۆیان لەبارەوە نەکراوە بۆ نمونە نەگوتراوە کە دەبێ ئێران واز لە پرۆکسەکانی بێنێت لە سووریا بەڵام لە عێراق بیهێڵێتەوە یاخود لە یەمەن بمێنێتەوە لە شوێنێکی کە نەمێنێ گفتوگۆی پرۆکسەکانی ئێران یەک پاکێجە بە نسبەت کۆمەڵگای نێودوڵەتیەوە بە تایبەت بۆ ئەمریکا چونکە ئامانجی ئەمریکا بنیاتنانەوەی دووبارە بنیاتنانەوەی سیستەمێکی جیهانیە لە سەرتاوە لەسەر ئەنی چۆن دەڵێ لە ژینگەیەکی پاکەوە دەوێت سیستەمێک دروستکاتەوە ئەوە ناوهەناوی ئەو سیستەمە جیهانی کە لە ئێستاد ئەمریکا دەوێت دروستی کاتەوە ڕۆژهڵاتی ناوەڕاستە چونکەوە دەبیندرێت لە سیاسەتی ئێستای دۆناڵد ترامپ بە هەموو شێوەیەک تەرکیزی خستۆتە سەر ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدان چونکە ئەم وڵاتان هەم لە ڕووی سەرچاوە سروشەکانەوە زۆر دەوڵەمەندن و هەم لە ڕووی دارایی و ئابوووریەوە زۆر بەهێزن و ئەوەی کە بیندراوە لە ماوەی ڕابردوو ئەو سەردانەی ترامپ کە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەنجامیدا هەر بە پشتبەستن بوو بۆ واقعی کە ئێستا باسمان کرد تریلیۆنەها دۆلار گرێبەستیان لەگەڵ حکوومەتی ئەمریکا واژۆکرا وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆیە بابەتی پرۆکسەکانی ئێران لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بابەتێکی گشتگیرە بابەتێک نییە تەنها پەیوەندی بە یەک وڵاتیان دوو وڵاتەوە هەبێت مەرزەکانی ئەمریکا هەر هەمویانە لەوەش دەچێت ئێران ئەگەر بیهێڵم ببێتە خاوەنی پرۆگرامێکی بێچێشەی ئەتۆمی دەستبەرداری ئەو پرۆکسیانە بێ لە بەرامبەردا دکتۆر دۆناڵد ترامپ ینی جۆرێک لە هەڕەشەنا نەزانم چۆن ناوی بەرین بەڵام تۆ چۆن خوێندنەوە بۆ مەدەکەی وتی مەسلەی ئێران ئەو کێشەیکە لەگەڵ ئێراندایە دەبێت کۆتایی پێبێت جا چ بە ئاشتی یاخود بە ئۆپەراسیۆنی سەربازی و وتی من خوازیارم نەگا بە شەڕ ینی بە ئاشتی کۆتایی پێبێ پێ دوایە ئەم هیوا خواستنەی دۆناڵد ترامپ هیوایەکە لە دڵەوە هیوا بۆ ئاشتی دەخوازێەوە ناوێ بگا بە شەڕ چون کاندێک دەڵێن ئیسرائیل دەیەوێ حەد بە شەڕ کۆتایی پێبێ بێگومان ڕاستیانی ئەوەی لایەن ئیسرائیل کە دەیە بە شەڕ کۆتایی پێبێنێ ئەوە 100%
لایەنە ڕاست و وازەحەکەی کە ئیسرائیل لەسەرەتاوە دژی گفتوگۆش بووە و ئەوەی ترامپیش دەکرێت بڵین ڕاستە چونکە لە سەرەتادا ترامپ ئۆپشنی شەڕی لەبەردەستدا بوو و دەیتوانی لەگەڵ ئیسرائیل بە هەمان دیدگا دەست بە چارەسەری کێشی ئەتۆمی ئێران کات و دەست بە شەڕ بکات ئەو شەڕی کە لە سەرەتاوە ئیسرائیل بانگەشەی بۆ دەکرد بەڵام لەگەڵ ئەوەشدا ترامپ ئەوەی هەڵنەبژاردەوە ترامپ ڕێگای دانوستاندنی هەڵبژاردووە ئەنی کەواتە دەتوانین بڵین نیازی ئێستای ئەو کاتی ترامپ دانوستانە دەوێت ئەو کێشانە لە ڕێی دانوستانەکانەوە چارەسەر بکات بەڵام کێشەکە لەوەتە ئەو دانوستانانە لەوە ناچێت ئەو ئامانجە ڕقانەی ترامپی تێدا بەدەست بهێنرێت چونکە ترامپ ئەوەی کە هەیە بەڕاستی لە دانوستانەکانەوە دانوستاندنی ئەمریکا دەکات ئەوە کۆمەڵێک مەرجهێنایەتی دەیەوێت 100% خۆی بیاسەپێنێت بەسەر ئێراندا و ئێران دەبێت 100% قبولیانکە خۆی سروشی دانوستان دروانی دانوستان تۆ شتە گەستێنی ینی دەبێت لەسەر شتێکی ناوەڕاست پێک بێن بەڵام ئەمریکا هەوڵەکانی بە ئاراستێنی ئەمریکا کۆمەڵێک مەرجهێناوە 1 2 3 4 دەیەوێت حکوومەتی ئێرانی بەبێ هیچ گفتوگویەک و دانوستاندنێک هەموو مەرجەکانی ئەمریکا قبول کات کە لە سەرتاوەش ئەوە ڕەت کراوەتەوە لەلایەن ئێران بە نیازی دانوستاندن دەڕواتە سەرمێزی گفتوگۆ بەڵام لەگەڵ ئەوەشدا ترامپ هێشتا ئارامی گرتووە و پێنجەمین گەڕی دانیشتنەکانە دوێنێ کۆتاییان هاتووە و ئێستاش هەر وا دەری ناخن کە گەیشتبوونەتە بنبەست لەگەڵ حکوومەتی ئێران دەڵێن گفتوگۆکان بنیادنەرن و چاویان لەوەی گفتوگۆی زیاتر ئەنجامدەن بۆ ئەوی بتوانن لە ڕێگەی گفتوگۆ بگەنە دەرەنجامێکی باش بۆ چارەسەری ئەو قەیرانە گەورە ئەتۆمی کە لەگەڵ ئێران هەیەە کەواتە دەتوانین بڵین ئامانجەکە دانوستانە لە ئێستادا بەڵام لە داهاتوو داگەر دانوستان شکستی هێنا بێگومان دانوستان نەبێت تاکە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی ئەو جۆرە کێشەیە دەبێتە شەڕ. دکتۆر بەپێی لێدوانەکان بەپێی ئاماژانەی کە دەرکەوتون گەڕی پێنجەم زۆرێک لەوەی ڕاشکاوتر بوون مەرجەکانی خۆیان بۆ یەکتر باس کردووە سەرەحتر بوون لەگەڵەکان بەپێی لێدوانی ئێرانیەکان هەم ئەو وەفدەی ئەمریکاش پێ دوایە گەڕی شەشەم چۆن دەبێت چونکە وەکو دەزانین دۆناڵد ترامپ 2 مانگی دەستنیشان کردبوو بۆ ئێم دانیشتانە هەر بەردەوام بێ ئەم دانستانانە بەردەوام بێ یاخودت بووی ڕەنگە تا مانگی ئابێش بخایەنێ ینی تاکەی هەر ئەم دانوستانانە ئەوها درێژە دەکێشێ پێ دوایە کاتی دەبێ یان ئیتر ئیسرائیل هەوڵ دەدا لە کورتی ببڕێتەوە. خۆی بەڕاستی درێژەدان بەو دانوستانانە لە ئەنی ئەوە نیە کە ئیسرائیل دەوێت گەر ڕوانگە ئیسرائیلی وەربگرین چونکە بەپێی ئەو راپۆرتە هەوڵگریانی کە ئیسرائیل خستوێتە ڕوون دەڵێن ئەگەر ئێران لە هەر کاتێک لە کاتەکان لەو دانیشتانە بکشێتەوە یاخود ئەو دانوستانانە شکست بێنن بەپێی ئەو زانیارەی هەوڵگریانە ئیسرائیل دەڵێن دەتوانێت لە ماوە 1 هەفتەدا و چەشی نەوەوی دەست بخات بۆیە ئیسرائیل پەلەیەتی لەوەی کە بە هەر جۆرەك لە جۆرەکان بێت هێرشی ئاسمانی بکاتە سەر بنکەنەوەیەکانی ئێرانی بەڵام بە پێچاوانەوە زانیارەکان لەلایەن حکوومەتی ئەمریکا دیارە جۆرێکی کە بۆیە نەرمیەک و لەسەر خۆیەکیان پێوە دیارە لە گفتوگۆیەکان و بەپێی دیدگای ئیسرائیلی ئێران تەنها ئامانج لەو گفتوگویانەوەی کە کات بکڕێت دەوێت لە ڕێ گفتوگویانەوە کات درێژ کاتەوە بۆ ئەوی زیاتر و زیاتر لە بەرسێنانی سەچی ئەتۆمی نزیک بێتەوە یاخود بەدەستیشان بێنێت لە چوارچێوەی ئەو کاتێک کە کڕیوێتی لە بە درێژکردنەوەی گفتوگویانی کە لەگەڵ ئەمریکادا دەیان کات بۆیە لەوە دەچێت کە زیاتر زەختی حکوومەتی ئیسرائیل لەسەر ئەمریکا دروست بێت کە ئەگەر هاتوو زیاتر و زیاتر ئەو گفتوگانە درێژ بکرێنەوە لە ئێستادا ڕاستە پەیوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا لە باشترین حاڵەتی خۆیدانە بەڵام هێشتاش ئیسرائیل هەر کوڕە خۆشەویستەکەی ئەمریکا لە ڕۆژهڵاتی هەندێک دەڵێن ئێران کە لە نقطەی کۆتاییشدا بێ ئەگەر بزانێ مەترسیەکە جدیە لەسەر نیزامەکە ئامادەیە هەموو شتێک بکە لە پێناویمانەوەی نیزامەکەیە پێ دوایە دەگا بەمەش ینی لە کۆتاییدا ئێران بە هەموو مەرجەکان ڕازی دەبێت دەزانی ئەگەر کەمێک واقع بین ئامانجی ئەمریکا لە ینی دوژمنی ئێران پرۆگرامی ئەتۆمی نییە لە ناوچەکە دوژمنی ئێران سیستەمی سیاسیە دوژمنی ئەمریکا تو سیستەمی سیاسی ئێرانە ینی پێم وانی ئەمریکا بە کۆتایی هاتنی پرۆگرامی ئەتۆمیش واز لەو سیستەمەی ئێستای ئێران بهێنێ کە بۆ ئەوی تا هەتایە بەردەوام بێت ئێران ئەمریکا دژی ئەو سیستەمە ئیسلامیە کە کۆنتترۆلی ئەو دەوڵەتی کردو ینی ئەگەر کەمێک بە نمونە باسی کەم بۆ نمونە ئەمریکا دژی سیاسەتی ئەتۆمی ئیسرائیلی نییە بجی پرۆگرامی ئەتۆمی
بەریتانیا نیە، دژی پرۆگرامی ئەتۆمی فەڕەنسا نیە، چونکە ئەو وڵاتانە کۆمەڵک وڵاتی بەدڵی ئەمریکان، بەڵام ئەمریکا دژی پرۆگرامی ئەتۆمی ئەو وڵاتانەیە کە بەرژەوەندەکانیان لەگەڵ بەرژەوەندی ئەمریکا یەک ناگرێتەوە. ینی کەواتە باشتر وایە بڵێ ئەمریکا دژی کۆماری ئیسلامی ئێرانە، نەک دژی پرۆگرامی ئەتۆمی ئێرانی. ئەگەر ئەو پرۆگرامی ئەتۆمیە لە دەست حکوومەتێکی سەر بە ئەمریکا دابێت لە ئێران خۆمەریکا چێشێ لەگەڵی دانیە. ئەگەر سیستەمێک لە ئێران دروست بێت، سیستەمێکی دیموکراسی و بە هەموو بەها ڕۆژئاواییەکانەوە لە ئێران دروست بێت، ئیدێگەر بێتە خاوەنی چەشینەوە ئەتۆمیش هەڕەشە نابێت بۆ سەر ئیسرائیل، هەڕەشە نابێت بۆ سەر بەرژەوەندەی باڵەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەنی ئەو ڕسەختەی ئەمریکا کە دروستی دەکات ڕاستە لە ژێرناوی پرۆگرامی ئەتۆمیدایە، بەڵام بە 100% بۆ فشارخستن و لەسەر کۆنتترۆل لابردننی ئەو سیستەمەیە کە لە ئێران هەیە کە سیستەمی ئیسلامیە لە ئێران. باشە دکتۆر، دواپرسیارم ینی کاریگەریم دانوستانانە یاخود کاریگەری ئەگەر ئۆپەراسیۆنێکی سەربازی بۆ سەر ئێران هەبێ لەسەر ناوچەکە چی دەبێ؟ چونکە هەندێک دەڵێن ئیسرائیل بەبێ گوێدانە مەترسیەکان بۆ سەر ئاسایشی نیشتیمانی وڵاتانی دەوروبەری ئێران ڕەنگە ئۆپەراسیۆنێکی سەربازی ئەنجام بدا. هەنی لە ئەگەرێکی وهادا کاریگەرەکانی چی دەبێت؟ ئێران دەتوانێت شتێک بکە؟ بەڕاستی دەکرێت ئێران ئیسرائیل بە تاکلایانە بڕیاری هێرشی سەربازی بدات، بەڵام بەو شێوە ڕەها و ئاسانیەش نییە، چونکە وڵاتانی دەوروپشتی ئێران یاخود وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرژەوەندی باڵای زۆر باڵای ئەمریکای لێ، ینی تێکدانی ئەمن و ئاسایشی ئەو ناوچەی لە یان ئیسرائیل بە ئاسانی نییە. ئەمریکا ڕێگە بەو فەوزایە گەورەی نادا. ئەمریکا دەیان ساڵ هەوڵ دەدات ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی بێچێشە و ئامن دروست بکات، بەڵام ئیسرائیل ئەگەر بوێت مەسەلەن لە ماوەی شەو ڕۆژێک هەموو ئەو هەوڵانی ئەمریکا شکست پێ بێنێ و دەست بە یەک لە گەورەترین قەیرانەکان بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە ئەوە دەبێ بزانین هێرشکردنە سەر ئێران هەروە سادە نیە، چونکە ئێران ڕاستە لە ئێستادا لەوانەیە کشابێتەوە لە کۆمەڵێک وڵات کە پێشتر پەلی هاویش بۆ ئەو وڵاتانە، بەڵام دەبێ بزانێت کە هێرشکردنە سەر ئێران دروستکردنی قەیرانە لە سووریا، دروستکردنی قەیرانە لە لوبنان، دروستکردنی قەیرانە لە یەمەن، دروستکردنی قەیرانە لە ئێران لە عێراق. ئێران وڵاتێک نییە تەنها لە ناو ئێران شەڕ بکات، لە هەموو ئەو وڵاتانەوە توانای دروستکردنی کێشە و ئاژاوی هەیە. بۆیە ناکرێت لەوە ناسێت کە ئیسرائیل بەو شێ بێباکانە بەو دەستکراویە بتوانێت هێرش بکاتە سەر ئێران وەچاوی ئەمریکا کەمێک قورسە لەسەر ئیسرائیل. دکتۆر بەیاد سەروەر مامۆسای زانکۆ سپاس دەکەم کە لە هەولێرە لەگەڵمان بێ، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.